بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برياني وخشكاني برزم سپاسی خوای گەورە ئەکەین کە ئەمڕۆ گەیشتنیتە ئەخیر دەرز لە دەرسەکانی وانەی ئاسایشی ڕۆح لە خزمەت کتێبی نازداری ئیمامی ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە ناوی الداء والدواء یان بە ناوی الجواب الكافي لمن سأل عن الدواء الشافي. هەر کتێبەکە بەو دووناوە چاپ کراوە لە بەرەو ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خۆی ناوی بۆ کتێبەکە دانەناوە. ئەو کەسانی کە تەبعیان کردو ناویان بۆ داناوە ئێمەش دەرسەکەمان ناو لێنا بە ئاسایشی ڕۆح. بەڕێزانم ئێمە لە دەرسی پێشوە باسی مەسائلی عشقمان کرد، ئەو عشقەی کە لە نێوان ئافرەت و پیاوانە هەیە، چه جۆرە عشقێکە، پەیوەندێکە چۆنە، چه شێوازێکە. ئەمڕۆ ئیمامی گەورە باسی ئەقسامی عشقمان بۆ ئەکە، قسمەکانی عشق چییە لە نێوان ژن و مێردا، یان با بڵێن لە نێوان ئافرەتان و پیاوانە ئەقسام و چەند جۆر عشقمان هەیە. ئەفەرمێت جۆرێک لە جۆرەکانی عشقمان هەیە کە قوربەیە، نزیکیە لەخوا، تاعەتە، عەبدایەتی ئینسان جێبەجێکە. ئەویش ئەوەیە کە ئینسان عاشقی خێزانی خۆی بێ، یا هەر خێزانێک عاشقی هاوسەری خۆی بێ، هاودڵی خۆی بێ. ئەفەرمێ ئەمە جۆرێکە لە عشق کە زۆر زۆر نەفعی هەیە، زۆر زۆر سوودی هەیە، بەشێکە لە دەواعی ئینسان، ناخی ئینسان داوای ئەوە ئەکا، بەشێکە لە مەقاسیدی شەریعەت کە خوای گەورە نیکاحی لە پێناوە داناوە. ئەم جۆرە عشقا چاوی ئینسانەکان ئەپارێزێ، دڵی ئەپارێزێ. ئەم جۆرە عاشقە لە لای خوا و لە لای خەڵکیش زۆر گەورەیە. بەڕاستی ژیان لە ناو ماڵەکانە زۆرێک لە هەڵە و کەم و کوڕەکان و نەئارەمیەکانی و نەئاسایشەکانی ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە بە عشقەوە ژیان بەسەر ناکەن. ئەم دوانە لەوە ئەچێ ژن و مێردێک لە حەقیقەتە بە عشق لەگەڵ یەکترا مامەڵەکەن، بەڵام دوایی سێرەکەی لە کاتی زمان و دەربڕین و شێوازی تەسەڕوفیانە سێرەکەی هەستەکەی عشقەکە ڕەنگ ئەداتەوە، بەڵام ناتوان بۆ یەکتری دەرببڕن. تەسەور ئەکەن ئەو شەڕانەی کە لەناو ماڵەکانە ڕوو ئەدا. لەوەچی هەریەکێک لە ئێمە سەر بێ بەلایەوە سێرەکە دایک و باوکی عمرێکە جەنگێک لەناو ماڵەکەیانە هەیە و ناکوژێتەوە، لەگەڵ بوونی ئەم جەنگە درێژخایانە هێشتا ئەم ماڵە هەڵنەوەشاوەتەوە. تەسەورەکەن ئەوە هۆکارەکەی بریتە لەو عشق و خۆشەویستیە، بەڵام شێوازی دەربڕینەکەی هەڵەیە. یان ئەم دوو کەسە پێیان وایە هەریەکەیان ئەوی تریان فریشتەیە، بە هیچ شێوازێک کەسیان نابێ هەڵەکەن، لە پێناو هەڵەی یەکتریان لە یەکتر عاجز ئەبن، لە پێناوی سیرکردنی یەکترا وەکو مەلائیکەت بۆیە لە یەکتر عاجز ئەبن. بۆیە مەسائلی عشقی حەڵاڵ لە ماڵەکانە جوانترین شەهامەتێکە کە پیاو جێبەجێەکە، جوانترین سۆزێکە کە ئافرەت دەری ئەبڕێ بۆ هاوسەرەکەی. بۆیە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم لە دەرسی پێشوە عەرزم کردن هیچ نکۆڵی لەوە نەئەکرد کە خۆشەویستی خۆی بۆ خێزانەکانی دەرببڕێ لای هاوڵان. هیچ عیبێکی تیان نییە کە پیاوێک خۆشەویستی بۆ خێزانەکەی خۆی دەرببڕێ، و هیچ عیبێکیشی تیان نییە کە ئەگەر ئافرەتێک خۆشەویستی بۆ هاوسەرەکەی خۆی دەرببڕێ. بە طەبیعەتی حاڵ ئافرەتان لەگەڵ یەکترە لە وڵاتی ئێمە ڕاهاتوون کە ئەگەن بە یەکتر، لەوە ئەچێ هیچ کامێکیان نەتوانێت یا جورئەتی ئەوە نەکە خۆشەویستی خۆی بۆ هاوسەرەکەی دەربڕێ لای ڕەفیقەکانی. بەینەما ژنانی ئەسحاب ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ بە شانازیەوە باسی ئەو جۆرە مەحەبەتیان ئەکرد و شعریان بەسەر هاوسەرەکانی خۆیانیان هەڵ ئەدا. ئەمە جۆرێکە لە جۆرەکانی عشق کە حەڵاڵ و دروستە، و شەریعەت داوای ئەکا، و فیتڕەتی ئینسان داوای ئەکا. بەخوا ئەگەر ماڵەکان بەم جۆرە عشقە پڕ نەکرێنەوە، بە حەرام پڕە بنەوە، بۆیە ئەم جۆرە عشقە واجبێکی سەرشانی ماڵەکانە لە ژن و پیاوەکان کە بۆ یەکتری دەرببڕن، بە زمان بۆ یەکتری دەرببڕن. زۆر کات لەوە چێ پیاو بتوانێت لە کاتی خیانەتکردن لە هاوسەرەکەیە کەلیماتی عشق دەرببڕێ، ئافرەتیش بە هەمان شێواز، بۆ لەگەڵ یەکترە ناتوانن ئەم کەلیماتە جوانانە. تەسەورکەن ئێمە نەزەرێکەیە لە ئەم نەزەرە زۆر هەڵەیە، پێمان وایە لە پێش چاوی یەکتر بچووک ئەبینەوە. ئەم نەزەرێکی زۆر گەورەی هەڵەیە، یعنی پێمان وابێ ئافرەتێک ئەگەر خۆشەویستی خۆی بۆ پیاوەکەی دەرببڕێ، پیاوەکە بێڕێ سەیریکە، مەگەر پیاوێ زۆر لە ئیم و بێکەڵک بێ، یان بەعکسەوە پیاوێک پێی وابێ خۆشەویستی دەربڕێ لە پێش چاوی ئافرەتەکە ئەکەوێ بەعکسەوە. بەبیر مەجارێک ئافرەتێ تۆرا بوو
وتم بڕۆرەوە کچم پیاوەکەش سوێنی خواردو کە بە هیچ شێوازە ناچێت بە دوایە ئێوتم کچم خەیچیەکە تۆ خۆت بچۆرەوە ماڵی خۆت وتی آخر مامۆستا سووکە بم لە پێشچاوی وتم قەت سووک نابی چکە پیاوی تۆ ڕەفیقی من نەزانم پیاوی شەهامەتە ئەو مووقیفە زۆر بە گەورە سەیرەکە بچۆرەوە ماڵەکەی خۆت بە پێی خۆی چۆ ماڵەکەی خۆی حرمەتی زیادی کرد جارێک لە کێشەیەکە بەشداریم ئەکرد پیاوەکە زۆر تووڕە بوو خێزانی خۆی دەرکرد بوو خێزانی لە پەنای دەرگاکە وەستا بوو تا شەو درنگانێت تەقەیا بوو لە دەرگا وتی بە هاوسەری ئیجازەیە بێمە ژوورەوە نەک لە پێشچاوی پیاوەکەی کەم نەبووە بەڵکو پلەی باڵا بوو بۆی ئەم نەزەریاتەی کە لە بینی ئێمە هەیە وەڵا لە بەردەم یەکترا بشکین لە بەردەم شکان لە نێوان ژن و مێردە بە هیچ شێوازێک نییە بەڵکو گەورەبوون هەیە بە هەموو مووقف و بە هەموو سازشێک لە بەردەم یەکترا ئەیکەین ئەوەندەی تر پێی گەورە ئەبین وەکو پێغەمبەر صلی الله عليه و سلم لە ماڵەکانی خۆیان جێبەجێ کردو ئەم جۆرە عشقە ئەمە ئەو عشقە حەڵاڵەیە کە شەریعەت داوایەکە کە شەریعەت ئەیەوێ ئەوە جێبەجێ بێ عشقی دووهەمین بریتێ لەو عشقەی کە هەر هەمووی خراپە هیچ بەشێکی باشەی تیان نییە ئەویش عاشقبوونی ئافرەتە بە ئافرەت پیاوە بە پیاو ئەم جۆرە ئەخبەس جۆری ئەو عشقەیە کە لە دڵی ئینسانە دروست ئەبێ ئیمام ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەمە تووڕەیی خوایە دوورکەوتنەوەی لە خوا جەل جەلالوه لە ڕەحمەتی خوا هیچ شتێک نییە بە ئەندازی ئەم جۆرە مەحەبەتە دین و دنیای ئینسان کاول بکە دین و دنیا ئەفەرمێ هەر کەسێک تووشی ئەم ئیبتیلایە بوو ئەم بەڵایە بوو عاشقی نێرێک بوو نێرێک عاشق بە نێر بوو یا مێک عاشق بە مێ بوو ئەفەرمێ ئیلا لە بەردەم خوایە ئەکەوێت و دوور ئەخرێتەوە لە بائەبی خوا و لە دەرگای خوا وقلب و دڵی دوور ئەکەوێتەوە لە خوا جەل جەلاله و هەندێک جار حیجاب و ختم لە دڵەکەی ئەدرێ ئەفەرمێ ئەو کەسەی کە تووشی ئەم حاڵەتە بوو ئەبێ ئاگای لێبێ يعني قومي لوط خوای گەورە کە باسییان ئەکا ئەفەرمێ لعمرك إنهم لفي سكرتهم يعمهون كأنما سەرخۆش بوون ئاگایان لە خۆیان نەبوو هەموو شتێکیان لە دەست دەرچوو بوو ئەفەرمێ دەوای ئەم داء ئەفەرمێ زۆر قورسە والله ئەبێ ئینسان زۆر پەیوەست بێ بەخواوە زۆر داواکە لە ڕەب العالەمین بگری لە بەردەم ڕەب العالەمین هەتا دەرگای خەیری لێ ئەکرێتەوە ڕازگۆیانە بگەڕێتەوە ئەی ئەو کەسەی کە دائی عشق توش بووی لەگەڵ نێر بۆ نێر واتە تووشی لیواتە و با بڵێن جوودبوون لەگەڵ پیاوە یان دوو ئافرەت پێکەوە کە جوودبوونە من کە لە شەریعەتە بە ناوی ئەسیحاق ناوبراوە ئەفەرمێ هۆ ئەو کەسە وەرە بە سادقانە بگەڕێەوە لای خوا هەمیشە زمانت بە ذیکر بێت دڵت پەیوەستکە بەوە مەگەر حبی خوا ئەو حبە پیسە لە دڵتا بێنێتە دەرەوە گەنا قەت نایەتە دەرەوە ئەفەرمێ بیرکەرەوە کە خوای گەورە چه عقوبەیەکی داناوە بۆ ئەو کەسانە زۆرێک لە خۆشەویستەکان لە دەست ئەدەی زۆرێک بەڵاو مصیبەتی دنیا ڕووتی ئەکا حتى لە هەندێک ڕیوایەتە ابن القەیم ئەفەرمێ ئەو کەسەی کە توش ئەبێ بەم داءەوە ئەگەر فریای خۆی نەکەوێ ئیلا عاقبەتی بەبێ ئیمانی دەرەچێت لەم دنیا بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ زۆر وشیار بێ و زۆر بەهێز بێت دڵی پڕکە لە محەبەتی خوا هەتاوەکو ئەو جۆرە محەبەتە بێکەڵکە یان هەر هەموو محەبەتە پڕ لە بغزە و غەزەبەی خوا جەل جەلاله لە دڵ و دەرونیا بچێتە دەرەوە ئەمە جۆری دووهەمە واتە جۆری یەکەم بە هەموو شێوازێک بە هەموو جۆرەکانیەوە مەقبوڵە لە بینی ژن و مێردا جۆری دووهەم بە هەموو شێوازەکانی مەردوودە لە شەریعەتە و لە ئینسانیەتە ئینسان پێیەتە خوارەوە جۆری سێهەم ئەفەرمێ عشقێکە کە خوای گەورە بە حەڵاڵی داناوە ئەویش ئەوەیە ئینسان هەموو ئینسانێک چ پیا و چ ئافرەت چاوەکانی بەر یەکتر ئەکەوێ هەندێک جار بەهۆی ئەمەوە عشقێک لەو نێوانانە دروست ئەبێ ئەفەرمێ ئەم جۆرە عشقە حەڵاڵە ئەگەر بێت و ئەم کەسە دڵێکی ساق و پاک و فعفە عیفەتێک و پاکداوێنێکی تەواوکە هیچ خیانەتێ لەم بەرامبەرەی نەکە و هەوڵ بدا بۆی بگاتە ئەم بەرامبەرەی ئەفەرمێ هیچ کێشەیەکی تیانە ئەگەر چی ئەمە هێشتا نەچونێتە ناو ماڵەکەی خۆیانەوە سەرەتای عشقە بۆیە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم کەسێک کە داوای ئافرەتێکی ئەکرد چەند جار لێ تکرارەکەدەوە بچۆ جوان سەیری بکە بۆی ئەم حاڵەتی یەکەمە لە مەحەبەتە دروست بێ ئەفەرمێ ئەم جۆرە عقوبەی لەسەر نییە ئەگەر بە هیچ شێوازە تووشی گوناهی تر نەبن ئەمە دڵە داوا ئەکا بە تایبەتی پیاوان دڵی پیاوان خوای گەورە ئاوا خەڵقی کردووە کە بە یەک ئافرەتەوە ئیکتیفا ناکە بە دووە ئیکتیفا ناکە بۆیە خوای گەورە لە بەهشتا حۆری بۆ پیاوان باسەکە هۆکارەکەی ئەمەیە طبعی پیاوەکان فرەیتیە طبعی ئافرەتەکانیش طبعا عولەما فەرمون ئەگەر شەریعەت بنیاتی نەنایە لە چوار خاڵە لە با بڵێن لە چوار ئافرەتە ڕای نەگرتایە پیاوان لەوە چێ دیان ویستای هەزاران ئافرەت بخوازن طبعی پیاو ئەوهایە
بەڵام شریعەت کولفەیەکی زۆری خۆ سەرشانی پیا و لە چواری شارڕای گرتە چونکە شریعەت ئاگادارە بەوەی کە شانی پیا و لە چوار ماڵ و چوار عائیلە زیاتر تەحمل ناکە هەڵ ناگرێت لەوە ئەچێت دڵی بخوازێ لەوە چێت دڵی بیەوێ بۆیە ئەو عشقی کە بە دڵا ئەگوزەرێ و کەتم ئەکرێ و ئەشارێتەوە زۆر طبیعیە ئینسان حاڵەتی بۆ دروسە بێ یعنی لەناو ئەصحابە دەیان ڕیوایەتمان هەیە لەسەرەوەی کە هاوڵێک تووشی دای عشقە بێ تووشی ئەوە ئەبێ کە ئافرەتێکی خۆشێ ئەچێ هەوڵ ئەدا محاولە ئەکا چەند جار ئەڕوا هەتاوەکو ئەو ئافرەتەی ئەدەنێ هەندێک جار بۆی نابێ بە غەمێکەوە ئەمێنێتەوە حاڵەتێکی طبیعیە مادام ئەم حاڵەتە لە دڵی خۆتە نەهاتە سەر زمان تووشی گوناه نەبوو لەگەڵ بەرامبەرەکە ئەمە حاڵەتێکە بە دڵا گوزەر ئەکا و ئەم کەسە هیچ گوناهێک لەسەری تۆمار ناکرێ کەوابوو بە نیسبەت عشقەوە خۆی بۆ خۆی ئەم سێ بەشەیە بە نیسبەت خەڵکیشەوە عینەن ئەو کەسانێکەوە عاشقە بن سێ جۆر عاشقمان هەیە بەخوا عاشقێکمان هەیە بەس سەیری وێنە ئەکە حچی تر نابینە بەس ڕست بەس جوانی بە دوای جوانیاوی ئەڵە بەم لا بەو لە ئەفەرمێ ئەم جۆرە لە هەموو وادیەکە لە هەموو دۆڵەکە ئەنیشێتەوە ئەمە وەکو جۆرە تەیرێک وایە هەرچی شتێک بینە بەسەریەوە بنیشێتەوە هەموو لقێک ئەم بەسەریەوە ئەنیشێتەوە هەموو سوورەتێکی جوان لە لای ئەم تەواو مرادە و مەبەستە جۆرێکی ترمان هەیە فەرمێ نا سیر ئەکا دیقەت ئەدا تەماعی هەبێ لەوەی ئەگاتە ئەم کەسەیان ناگات ئەگەڕێ ئەوەی کە لە عەقلی خۆیە لە شایانی خۆیە لە مێشکی خۆیە لە زیهنی خۆیە پێی هاوتایە بەوەی کە بتوانێت پێی بگا یا سەواون پێی نەگا جۆرێک لە جۆرەکان ئەمیش عاشقی سوورەتە بەڵام بە مقەیەدتر بە بچووکتر جۆری سێهەممان ئەفەرمێ ئیلا عاشقی ئەو کەسە ئەبێ کە ئەزانێ پێی ئەگا ئەزانێ ئاسان ئەبێ بۆی ئەزانێ ئەم دوو کەسە ئەگەن بەیەک ئەفەرمێ ئەمە چەندین جۆری هەیە ئەوەی جەمالی مطلقە کە بەدوای هەموو شتێکە ئەڕوا سبحان الله ئەم کەسە هەر ڕۆژەی بە دڵی بە کەسێکەوەی لە شوێنێکە ئیسراحەت ناکە لە ژیانیە پێشی ناوترێ حوبی حەقیقی هەر دقیقەی لە شوێنێکە دڵی بۆیە هەموو ئافرەت تەنها چۆن هەنگێک تۆزێک شیلە وەرەگرێت و بەجێ ئێهێڵێ ئەفەرمێ ئەم طەبیعەتەی هەیە بە هەمان شێواز بە هەموو دۆڵ و وادی و گوڵێکەوە ئەنیشێتەوە بەجێ ئێهێڵێ ئەوە زۆر کات عەزیەتی خەڵک ئەدا چونکە زۆر کەس عاشقی خۆی ئەکات و بەجێیان ئێهێڵێ جۆری دووهەمیان کە عاشقێکی مقەیەدە ئەفەرمێ ئەمەیان عشقەکەی باشترە ثابتترە دەوامی مەحەبەتی تا ڕادەیەک هەیە ئەوە لە حاڵەتی یەکەم باشترە چونکە هەندێک جار فریا ئەکەوێت و ئەبێتەوە لەگەڵ ئەو کەسە ژیانێک پێکەوە ئەگوزەرێنن بەڵام ئەوەیان کە وصالی لەگەڵ یانیە و ئەزانێن ناگونجێ دائیمە زوڵمی لێک جۆری دووەم لە کەسەکان و یەکەم لە کەسەکان هەردووکیان زاڵمن لە مەسەلەی عشقا سەواون لە ئافرەتە بێ لە پیاوە سێهەمین دانە کە ئەو کەسەیە عاشقە بەوەی کە ئەزانێ پێی ئەگا ئەفەرمێ ئەمە عاقڵترین جۆری عاشقەکانە ئەوەیە تێگەیشتووە لە معنای خۆشەویستی و معنای ژیان ئەزانێت چی بکە ئەزانێت چۆن بکە ئەزانێت چۆن هەنگاو بنێ ئەم سێ جۆرە نەفەرەمان هەیە بۆیە ئاسایی بێ لەلاتەوە کاتێک کە تۆ بینی کەسێک لەوە ئەچێ هەموو جەماڵێ ببینێ شوێنی بکە طبعی بەتایبەتی لە پیاوانە ابن الجوزی جاری تر عزم کردن ابن جوزی بەغدادی ئەفەرمێ ئەگەر پیاوێ هەموو کچی بەغای بێتێت کچێکی غێرە بەغای بینە شوێنیەکە تەسەورکەن هەندێک لە پیاوەکان طبعی ئاوهایە حتا جەماڵ و غێرە جەماڵیش ناخوێنێت هەموو شتێکی حەز لێ يعني حتى لشتي ترى يعني اما بس مسائل عشقي صور نبي يعني عشقي السلطة بك اميري دوكس هر بي قبوله الله كبره وتويا متان كاك ورا او كنا محافظه تو اخر محافظه مقام شبم ليكاتا شكو حبك عشقك واي امشي هبي امشي هبي اتجيبوني او قولتر او برستر نزمتر مهم ام عشقه باغايا يعني مهم او جوانك ببين شويني بك او جورك لجورك كان جورك كترنا سير أكا لبوليني خويا مثلا صد أفراد أبيني الله بنجايان أم بنجاي تريان أكري مثلا عشق لقال أنا جيب جيكا بلام دي قد أداء أما بسبين جيان نابي بسبين جيان بلام لقال هر بنجاكيا أو محاولي خوياكا أوش جورك لجوركان كتوز لوي بيشتر لواتي هشتا أهون تربية بلام أويش هر جورك ظلم لبرابركان يكا بتاتي وانيك أزانينا أغانا ويصال لقال يكترات كزور قناهي قوري إنسان
قلبی کەسێک معلق کا بەخۆی و پەیوەستکە سوور ئەزانێ ناگا بەم کەسە زوڵم لەم کەسە ئەکا دڵی کەسەکە ئەهێنێت و لێ ئەگەڕێت بالضبط وەکو وایە طیرێکی زۆر جوان بەم ئاسمانە جوانە ئەفرێت و بیگری بخێتەنەوە قەفەزێکە و نەنان و نەئاو هەتا ئەو کاتێ ئەمرێ چۆن پیرەژنەکە هات پشیلەیەکی کردە ژوورێکەوە نەلێگەڕا لە شتی خوا خۆی بخوا نەخۆشی شتێکی ئەدایە هەتا وەکو مرد پێغەمبەریان صلی الله علیه و سلم فەرمە جێگەی ئاگرە ئەمەش بە هەمان شێوازە بەڵام ئەو عشقەی سێهەم کە عشقێکی حەقیقیە ئەزانێ ئەم کەسەی کە خۆشویست عاشقی و پێی ئەگا محاولە ئەکەوە پێگەیشتن و هەوڵ ئەدا بەڕێگا طریقە شەرعیەکان ئەفەرمێ ئەمە عاقلترین و عاقلترین ئەو کەسانەیەکەوە ئەبنە عاشق و ئەبنە خۆشەویست ووتمان عشق لەناو ماڵەکانە لە شەریعەتە منهی نییە بەڵکو جەماڵە کەماڵە تۆکمەیە طبعی ئینسانە ئەبێ لە ماڵەکان پڕ بن لە عشق و هاودڵی اینجا ماڵەکان دروست ئەبن بەڕاستی ماڵ بە ململانێ دروست نابێ بە مەحەبەت و خۆشەویستی دروست ئەبێ هەموو ئەوەی بە ململانێ ئەمانەوە چارەسەریکەین لەگەڵ یەکترا زۆر بە ئاسانی و سەهلی ئەتوانین چارەسەری بکەین لە ڕێگای حب و خۆشەویستیەوە جارێک لە زانکۆ دوو تەڵەبە هاتبوون یەکیان کێشەی هەبوو کێشەکانی هەموو بۆ گێڕامەوە کە موشکیلەکانی چین وتم کچە گەورەکەم هەموو کێشەکەی تۆ تەنها حب و خۆشەویستی کورە لەگەڵ خزم و کەسوکاری مێردەکەتە بە خۆشەویستی مامەڵەکە آخر مەوەسە سەلامیان لێ ئەەکەم جواب نایەنەوە ئەخەوتم بە زمان تۆ سەلامەکە بە دڵ بیکە بە دڵ بە ڕۆح لەگەڵ ئەمە جێبەجێ بکە زۆرم لەگەڵ ئەوەت فائیدەی نەبوو ئەوەی دووەم کە لەگەڵ یا هاتبوو ئەو پرسیاری نەبوو دوای خۆی بۆ ئێگێڕامەوەی ماوەسا من هەمان کێشەی ئەوم هەبوو کە لە ڕێە ئەڕۆشتمەوە بڕیارمدا لە ناخی خۆمە بە دڵ خەسووم خۆش بێ ئەو هەموو ڕۆژ شەڕما بوو لەگەڵ خەسوومە ئەو مناڵەکەم بەسەر ئەوە بەجێژ ئەڕۆشتمەوە درەنگ ئەچوومەوە مانوو بوو فریانە ئەکەوتم نان بخۆم ئەوبوو بە شەڕمان ئەی بڕیارمە بە دڵ ئەی زۆر دوعای خێرم بۆ کرد ئەم ئافرەتە پیرە ئەوە مانوو ئەبێ ئەو چەند جار پێڵاوم بۆ داناوە بۆ خەسوو بوتێتی دەسشتێ ئەو خزمەتمە هیچ فائیدەی نەبوو ئەو ئەم جارە قەرارمە بە دڵ ئەو چوومە ژوورەوە سەلامم کرد ئەو هەموو جارێکە ئەچوومە یەکسەر شەڕ دەستی پێ کرد ئەی وەکو کە عادە خۆم ئامادە کرد و شەڕەکە دەست پێ بکە ئەی بەڵام بە دڵ سەلامم کرد وەکو پەڕی خۆشەویستیەوە ئەو زۆر سێر و بەلامە خەسوومەتی کچم یەخوا بەخێر بێتەوە یەکەم جار وشەی کچم لە خەسووم بیستم ئەو یەکسەر هەستم کرد ئەو گۆڕانکاریە دروست بوو ئەو دوایی زۆر سوپاسم کرد لەسەر مانوو ئەبێ کورە کچم مناڵی خۆمە مانوو بۆ نیچی کورە بڕۆ کاکە بڕۆ سایەکە بکە دوای ئەوەش ئیزنیان بۆی بچم سای بکە محەبەت زۆر گەورەیە ئینسان بتوانێت بە دڵ لەگەڵ بەرامبەرەکانیان بژی زۆر گەورەیە ژیان یعنی خۆشەویستی ئەهلی سونە ئەهلی خۆشەویستین هەموو پێغەمبەرانمان عەلەیهیمو سەڵات وسەلام خۆشە هەموو ئەسحابمان خۆشەون وەکو مەسیح و یەهودی نین هەندێک پێغەمبەرمان بێ و هەندێکمان هەموومان وەکو یەک خۆشەون دیقەت بدە لەناو ئەسحابە وەکو شیعە نین بڕێکمان بوێن و بڕێکمان هەموو ئەسحابمان خۆشە لەناو ئەولیا و ساڵحینە وەکو فرەقە ضالەکان نین هەندێک ئەولیامان بێ و هەندێکمان هەموومان خۆشەون ئەوانە هەمووی پیاوی خوا بوون و خزمەتکاری ئەم دینە بوون کورە ئومەتی پێغەمبەری خوامان صلی الله علیه و سلم هەر هەموو خۆشەوێ والله ئێستا ئەوە جاری وابێ من بیرەکەمەوە لە ئەفریقیا ئێستا کەسێک لەم کاتێک کە من ئەمەوە بخەوم لەوە چی ئەو خەریکی شەو نوێژ بێ بینی خۆی خوا ڕەحم بە ئومەتی پێغەمبەریان بکەی صلی الله علیه و سلم من لەژێر ئەم جێگایە بەری ئەکەوم ئەو کابرا دوورە لێەوە من لێرە دوعاکەم بەرەوە کوێ لە هندستان کابرای دوعاکە ئەپارێتەوە فرمێسێک بەچاوێتە خوارەوە من لێرەوە ئیسفادەی لێ ئەەکەم ئەمە ئومەتی خۆشەویستیە هەموو ئەم ئومەتە یانی خۆشەویستی بۆیە ئێمە ئەڵێن وەلامان بۆ ئیمانداران هەیە ئەبێ وەلاەکەمان بەو شێوازە بێ بەخوا لەو پەڕی دنیا مسلمانێک بە حاڵ ئازار ئەدرێ من قرچەی ناخمێ لێرەوە ئەمە لە سینە لە بۆرمایە لە هەر شوێنێک هەیە لە جیهانە سیرەکەم هەر زمانێکی هەر شکڵێکی هەر جۆرێک باڵای هەیە هەر جەماڵێکی هەر نەوعێکە مادام ئەهلی قبلەیە و شوێن نازدارەکەی من کەوتووە لە پێناوی نازدارەکەمە هەموو نازدارەکانم خۆشەون عەرەب قسەیەکیان هەیە ئەڵێن من ئەجلی عین ئەلف عین تکڕەم لە پێناوی چاوێکە هەزاران چاو ڕێزیان لێ ئەگیرێ بەخوا جاری وایە لە پێناوی میوانێکتا 100 میوان لەگەڵ یەت و ڕێزی لێ ئەگری لە پێناو هاوڵێکتا کە ئێستا هاوڵێکی سادەتە و دواتر هەرێکەتان لە شوێنێک و پێگەیەکتان هەیە هەزار هاوڵی ئەو هاوڵەت دێت و بە حورمەتی ئەو هاوڵە ڕێزی لێ ئەگری ئەی باش ئێمە هاوڵایەتیمان لەگەڵ پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم هەیە
کەسێک لەو پەڕی دنیا ئەوی خۆشەوی ئێمە چۆن ئەومان خۆش ناکە چۆن خزمەتکاری پێڵاوی کەسێکی دوور ناکەین بۆ لە شەوێکی تارا ئێمە دەست بەرزەکەین و ئەوانە لە یادەکەین لە دوعای خێرە بۆی ئەم ئومەتە ئومەتی خۆشەویستیە بەخوا ماڵەکانیش بە خۆشەویستی دائەمەزرێ واللهی ژن و مێرد ئەبێ یەکیان زۆر خۆش بێ ئەبێ عاشق بە یەکتر مامەڵەکەن بەخوا لەگەڵ مناڵەکانە بە هەمان شێواز چونکە ئەم ئاینە پیرۆزە ئەم ئاینە ئاینی مەحەبەتە بەخوا لەگەڵ کافرە یعنی ئێمە کە دعوە بانگەوازەکەن لەگەڵ کافرەوە تەسەوڕەکەن بەڕقەوە دعوە ئەکەین واللهی قەت بەڕقەوە نایکن لە جەنگ و بەرەنگاربوونەوە کەس وەکو موسڵمان نییە ئەوەندە ئازا و جەری و پیاو لە مەسەلەی دعوە بانگەوازە بەخوا بە سۆزێکەوە دعوە ئەکەی هەمووی ڕاکێشی بۆیە سێرەکەی موسعب ڕەزا و ڕەحمەتی خوا کە ئەچێتە مەدینە ئەمەندە بە سۆزداری لەگەڵ ئەو خەڵکە ئەجۆڵێتەوە بە خۆشەویستی هەمویان کەسبەکە هەمویان ئەهێنێ لەژێر ئەم ئاڵا پیرۆزەی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم ئەیان کاتە سەفی مجاهید و پاڵەوان و ئەصحاب وەرە چ پلەیەکە هەبێ ئەصحاب ڕاکێشی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە پلەی ئەم هاوڵانە زۆر گەورەیە کەوا بوو ئێمە ئەبێ لەسەر خۆشەویستی بژین هەموو نەفەسێکمان ئەبێ ئەممانایە لە یادمانە ئێمە ئومەتی خۆشەویستین و بە خۆشەویستی ئەژین کۆتا باسێک کە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باسی فەرمایشتێکمان بۆ ئەکات ئەفەرمێ فەرمایشتەکە ضعفی تایە و مەوضوع و کاری پێ ناکرێ ئەویش فەرمایشتێکە کە زۆر لە زانایان باسییان کردووە و لە هەندێک کتێبی لەسەر نووسراوە ئەویش ئەوەی ئەفەرمێ هەر کەسێ عاشق بێ پاکداوێن بێ هەر کەسێ عاشق بێ من عشق فعف وكتم فمات فهو شهيد کەسێک عاشق بوو عشقەکەی خۆی شاردەوە پاکداوێنی کرد بە هیچ شێوازێ هەڵەی نەکرد مرد ئەم کەسە ڕوتبەی شەهیدی هەیە ئەم فەرمایشتە تصور کە زۆرێک لە زانان لەسەر سەنەدەکە قسەیان کردو و تویان ئەم فەرمایشتە ئەسڵ و ئەساسێکی نییە بەو شێوازە نییە سەنەدەکە ضعفی تایە ابن جوزی لە مەوضوعاتە هێناوێتی لە زۆر کتێبی ترە هاتووە ابن القیم تەرجیحی ئەوەدا فەرمی ئەم قسەی ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای قسەی کێ قسەی ابن عباس هەر کەسێ عاشق بێ بە پاکداوێنی عاشق بێ بە بێدەنگی فەزح نەکردنی بەرامبەرەکەی فەکەتەمەوە معناکەیەتی فمرد لەسەر ئەم شێوازە ئەفەرمێ ڕوتبەی شەهیدی هەیە ئەفەرمێ هەندێک فەرمێنە لە عولەما چۆن ئەبێ ڕوتبەی شەهیدی هەبێ ئاخر ڕوتبەی شەهید زۆر گەورەیە ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ شەهید ڕوتەبی زۆرە و ئەنواعی زۆرە ئەمە شەهیدێکمان هەیە لە معرەکەی کافرانە شەهید دەبێ لە ناو جەنگەکە شەهید دەبێ ئەوە ناشۆرێ نوێژی لەسەر ناکرێ ئەوە ڕوتبەی شەهیدەیە هەمانە بریندارە بێ لە ماڵەوە ئەشۆرە نوێژی لەسەرەکرێ بەڵام هەر پێش یەوترێ شەهید فەرمایشتمان هەیە فەرمێ کەسێ سووتا لە ناو ئاگرا سووتا بە شەهید قبوڵە کەسێک خنکە لە ناو ئاوە بە شەهید قبوڵە کەسێک وەلمەبتون و شەهید هەر کەسێ بە سگ ئێشە مرد شەهیدە بۆیە زۆر کات ئینسان کاتێک کە ئازاری هەیە لە سەرمەرگە تەسەور مەکەن ئەوە خراپ بێ بەخوا هەندێک جار ڕەحمەتێکی زۆر گەورەیە خوای گەورەیە ئەم کەسە بە پلەی شەهادەت بڕوە ئازارێکی وەها لێ ئەدا لەو کاتی سەرمەرگە زۆر ناڕەحەتی ئەکا ئەوە نیشانەی ئەوەیە کە خوای گەورە لێ ئەبورێ پلەی شەهادەتی ئەداتێ ئەفەرمێ زۆرێکن ئەوانەی کە بەم شێوازە پێغەمبەریان صلی الله عليه وسلم باسی کردو ئافرەت بەسەر سکەکەیەوە کە ئەڕوات نەفسا فەرمایشتێکە ئەفەرمێ لەو کاتێک کە مناڵی دایک ئەبێت و ئەمرێ ئەفەرمێ ڕوتبەی شەهیدی هەیە پلەی شەهیدی هەیە ئەفەرمێ هیچ ئینکارێک نییە و کێشەیەک نییە لەوەی کە ئەگەر ئەو کەسەش عاشق بێ و ڕازگۆ بێ بە شەهید قبول کرد ئەفەرمێ لەوە سێ بە کەسێک بڵێن قەتیل العشق ئەو کەسە چۆن ئەڵێن ئەو بە سگ ئێشە مردووە ئەڵێن ئەمیش ئەڵێن بە عشق مردووە ئەفەرمێ بە تایبەتی ئەگەر ورد بینەوە لەم فەرمایشتە کە قسەی ئیبن عەباسە هەستەکەین مخالفەیەکی دینی تیان نییە ئەفەرمێ کەسێ عاشق بێ و پاکداوێن بێ بترسێ لە خوای خۆی غەڵەتێک نەکا لەو پێناوە و عشقەکەی بشارێتەوە مرد بە شەهیدی مردووە
باش من القرآن أخينا وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى بخوا أو كسي لمقام خوا أترسي لو لحظيك بحضور خوا شادبته ونهى النفس عن الهوى لبيناوي أو خوي أقريته ولا قناها كانوا حرام كان لكوية شويني أو كسي مأوى أو كسي كوية فإن الجنة هي المأوى أخوالنا وبهشتا مأوى أو أوية ليرى أجي بس مأواكي أوية مادام نفسي خوي برسول الله هوا وأرزو يان أفرمي ولمن خاف مقام ربه جنتان بخوا أو كسي لمقام خوا ترسي هر شتيق لخوا ترسي قريته ولا بيناويا غيبتك نكد لعشقك هلايك نكد زماني خوت داويني خوت باراز ولمن خاف مقام ربه جنتان نك باخشيق لبهر دو باخشي أدريتي لبيناوي أمايا نك بشكي لبهر دو بشكي لنا وبهشتا أدريتي أفرمي إمام ابن القيم كوتاقسي داوات لي أكين يا إلهي خاوني عرشي قورا بمان جرى لو كساني كخوشويستيتو لدليانا بيش همو خوشويستيك أكري بيش هواو أرزويان أكري خوا بمان جرى لو كساني كخوشويستيتو أكنا ماي رزامنديتو أبيته هوكاري نزيق بونولتو وأبيته ميداني رزامنديتو خوا إجان إما ما ويشي زورة حوالي 2 ساڵە لە خزمەتی ئەم کتێبان زۆر کەلیمات و زۆر شتمان باس کرد لەم پێناوە و ئەمڕۆ کۆتامان بەم کتێبە هێنا خوایان عولەما لەم ئومەتەی پێغەمبەرگیانە صلی الله عليه وآله وسلم و لە میلەتی کوردیشە کە کتێبێکیان ختم کردبێ زۆر دوعای خێریان کردو زۆر لە تۆ پاڕاونەتەوە و فەرموویانە کاتێک لە کاتەکانی گیرابوونی دوعا ئەو کاتەیە کە ئینسان کتێبێکی عیلم تەواوەک دەی خوایە ئێمە بە کۆڵی گوناه و بە شەرمەزاری و بە دڵی ڕەش و دەستی ڕەش و چاوی ڕەش و زمانی ڕەشەوە هاوە ئەروهانا و ناڵەی ناخمان بۆ تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی عەفومان کە یا ئیلاهی ئاسایش و ئارامی بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوایە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەو گەنج و لاوانەمان کە یەکتریان خۆشەوێ خوایە داوات لێ ئەکەین بە حەیا و حورمەتەوە بیان گەێنە یەکتر لە گوناه بیان پارێزە یا ڕەبی خوایە خۆشەویستی و مەحەبەت لە ماڵەکانمانە زیاتر کە یا ڕەبی خوایە توانەوە بۆ یەکتر لە ماڵەکانمانە زیاتر کە خوایە لێت ئەپاڕینەوە لێت ئەلاڵینەوە هەر هەڵە و کەم و کوڕێکمان کردوێتەوە بۆ تەمایی ئەوەی پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم کاتی ئەعمالی ئێمە بەسەریا عەرزە کرێ پێ عاجز ببێ خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لێمان ببورە خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵینەوە بە گەورەی خۆت سڵاو یەکمان بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم خوایە داوات لێ ئەکەین ناومان لە خزمەتیا بێنە بمئەنگێڕە لەو عەبدانەی کە ئەوەندە سەڵاواتمان داوە و ئەمان ناسێ لێمان ئاشنایە لێمان نزیک خوایە داوات لێ ئەکەین هەڵە و کەم و کوڕی و بێئەدەبیەک لە خزمەتی دینەکەی تۆیە کردومانە عەفومان کە ظلمێ لە کە هەر عەبدێکمان کردووە لەسەر زەویە خوایە عەفومان کە یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان و کەس نەیزانی تۆ نەبی خوایە عەفومان کە خوایە گوناهەکانمان لە بیری مەلائیکە ببەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە دوائیکەین و فریای تەوبە ناکەوین یا ئیلاهی عەفومان کە خوایە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە خوایە هەر هەڵ و کەم و کوڕێ کردومانە خوایە عەفومان کە بەخوا پەروەردگارە قەت عینادی لەگەڵ تۆیان ناکەین یا ئیلاهی شەهوەت زاڵ بوو بەسەرمانە هەڵەمان کرد یا ئیلاهی عەفوی خۆت بەسەرمانە دا ببارێنە خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت ئەم خوشک و برا بەڕێزانەی لەگەڵمانە ئیلتیزامیان کرد خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەوەی کە لە دڵیانایە خوایە ئەوەی کە ئەیانەوێ خوایە پێیان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین بەخوا پەروەردگارە تۆ زۆر دەوڵەمەند ئێمە زۆر هەژار و لات و نەدار هانامان تەنها بۆ لای تۆیە یا ئیلاهی بەخوا ناتوانین نهێنەکانی خۆمان لای کەس بدرکێنین لای تۆ نەبێ
دەیا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانەوە بارێنەوە ئەوەی بۆ دین و دنیامان باشە پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە، خوایە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە. پەروەردگارە زوڵممان لە هەر کەس کردووە، خوایە لە گوناهی ببوورە، هەر کەس زوڵمی لێ کردوین خوایە لە گوناهی ببوورە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت پلە و پایەی ابن القەیم بەرزکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە هەر هاوڵێک کە ناومان هێناوە ڕضوانی بۆ ئەنێرین و سەلامی بۆ ئەنێرین، سەلامەکانیان پێ بگەیەنە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت لە بەرەکەتی ئەم کتێبە بێبەشمان مەکە یا رب العالمین. خوایە بەرەکەت بخەرە عومرمانەوە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە لە گوناهی مردووەکانمان مەبوورە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت لە مردووی موسڵمانان ببوورە. خوایە هەر موسڵمانێک لە ئومەتی پێغەمبەرگیانە صلی الله عليه و آله وسلم هەر زمانێکی هەیە، هەر شکڵێکی هەیە، لە هەر شوێنێ هەیە، یا ئیلاهی لە گوناهی هەر هەمویان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە گیان داوات لێ ئەکەین چاکەی دنیامان پێ عەتاکە، چاکەی ئاخرەتمان پێ عەتاکە، لە عەذابی ئاخرەت بمان پارێزە. پەروەردگاران نێوچەوانمان بگرە بۆ خەیر، بمان خەرە سەر خەیر، دەستمان بگرە یا ئیلاهی بەرەو خەیر و چاکەکاری. یا ربی خوایە ئاسایش بۆ دڵمان بنێرە، ڕوحمان ئارام کە، خوایە داوات لێ ئەکەین ماڵەکانمان ئارام کە، شارەکەمان ئارام کە، وڵات و نیشتیمانمان ئارام کە، خوایە دەریاکانی خەیر بەسەرمان ئابکەرەوە یا رب العالمین. بەخوا پەروەردگارە زمانی ئێمەی گوناهبار کولە لە دوعایە، ئەمانەوێ بە زمانی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم دوعا بکەین. خوایەیان هەر دوعایە ئەو خۆشەویستەمان کردوێتی، هەر داوایە ئەو لێی کردووی، هەر چاکەیە کە ئەو ویستوویەتی. خوایە ئێمەش ئەمانەوێ داوات لێ ئەکەین و لێت ئەپاڕێنەوە ئەلاڵێنەوە پێمان عەتاکە یا رب العالمین. خوایە هەر خراپەیە ئەو پەنای پێگرتووی لە هەموو خراپەکانی دنیا و ئاخرەت. خوایە ئێمەی گوناهباریش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا رب العالمین. یا ربی خوایە گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەموو دوعایەک لە دوای ئەم دەرسانەکە کردومانە خوایە لێمان وەرگرە، خوایە لێمان وەرگرە، خوایە لێمان وەرگرە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئەم دوعانەی ئەمڕۆ کردمان خوایە لێمان قبوڵ کە، خوایە دوعاکانمان قبوڵ کە. تو گەورەی خۆتمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ شانازیان پێوە ئەکەی یا ئەکرەم الئەکرەمین. خوایە بمان گێڕە لەو عەبدانەی کە لەناو مەلائیکە بە گەورە ناویان ئەهێنی یا ئەکرەم الئەکرەمین. خوایە بمان گێڕە لەو عەبدانەی کە ئەوان یادی تۆ ئەکەن و تۆش یادی ئەوان ئەکەی یا رب العالمین. خوایە لەم مەجلیسا ئێمە یادی تۆمان کرد و باسی تۆمان کرد یا ئەکرەم الئەکرەمین. تۆ لەناو مەلائیکە باسمان کە یادمان کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئەم موسڵمانانە ڕویان کردوتە ئێرە لەناو ئەم ڕێکخراوە. پەروەردگارە هەمویان یەک کۆمەڵ دوعایان هەیە و دەستی دوعایان بۆ لای تۆ بەرز کردوێتەوە، دەستی زەلیلیان بۆ تۆ بەرز کردوێتەوە. خوایە هەرچی ئەیانەوە پێیان عەتاکە یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئاوا لە بەهەشتا لە حوزوری خۆتە کۆمان کەرەوە یا رب العالمین. یا ربی خوایە هەر کەسێکمان هەڵەی هەیە کەم و کوڕی هەیە، خوایە بە حرمەتی ئەوانەی بێ هەڵە و کەم و کوڕین، خوایەیان لە گوناهی هەر هەمومان ببوورە. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناه من يشوي وجبوري خوالي من قبولك جنابي ما صعدنا هندي قصيه لخزمتنا وأفرنا.